زیاتر لە ساڵێک لە خزمەتی بێبەرامبەری توشبوانی شێرپەنجەی مەمک. ئەمە ناونیشانی گەشبینە. گەشبین یەکەمین گروپی پاڵپشتی توشبوانی شێرپەنجەی مەمک بوو کە تێیدا قازانج نەویستانە کاری دەکرد بۆ پاڵپشتی توشبوانی شێرپەنجەی مەمک. وەکو هەنگاوێکی ناوازە بەشی نەخۆشیەکانی مەمک لە تاوەری تەندروستی سمارت هەستان بە دروستکردنی گروپێک کە لە ڕێگەیەوە توشبوانی شێرپەنجەی مەمک لەژێر چەترێکی ئەرێنیدا کۆ ببنەوە کە چیتر شێرپەنجەی مەمک وەکو مۆچەکەیەک سیر نەکرێت. لە ئێستادا هەنگاوەکانی بەرەو پێشتر دەچن و شەشەمین دیدار ساز دەکات. بە سەرپەرشتی تیمێکی تایبەت بەردەوام لە کارداین بۆ بەرزکردنەوەی کوواڵەتی و چاودێرە جەستەیە و دەرونیەکان. لەم گروپەدا پۆلێک لە چارەخوازان دوو مانگ جارێک دیدار ئەنجام دەدەن بۆ هاوبەشی پێکردنی ئەزمونەکانیان، پاڵپشتێ دەرونیەکانیان، ڕێنمایە جەستەیەکان. بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕاهێنانی مامەڵەی توشبوان لەگەڵ خۆیان و دەوروبەر بەشێکن لە پلانەکانی گەشبین. لەگەڵ ئێمە گەشبینی دەلا خۆشەویست دەبێت. تۆی توشبووی شێرپەنجەی مەمک لەگەڵ گەشبین ئاسوودەتر دەبیت. سمارت وەرچەرخانە.